بەنای خۆی بەخشندەی میهرەبان ئەو کاتتان باش هاوڵاتیانی ئازیزی هەرێمی کوردستان ئێمە ژەبڕۆ بەشدارە بین لە هەڵمەتی دارێک بچێنە و شارێک سەوز بکە وەک وەڵامدانەوە بۆ چالنجی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. لێرەشەوە داواکەم لە بریەوەیەم هەڵمەتێکی ڕەمزی بێت و سیاسیەکان و دەستە بژێر ئەنجامی بدەن ببێتە هەڵمەتێکی نیشتیمانی و حکوومەتی هەرێمی کوردستان خەرجیەکانی داوی بکات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قوتابخانەکان و زانکۆکان و دۆستانی ژینگە ساڵانە هەڵمەتەکە بەڕێوە ببن. هاوکات بۆ ئەوەی کە ئەم هەڵمەتە سنووری شاری شیرینی هەولێر تێبپەڕێنێ و بگاتە شارەکانی تری هەرێمی کوردستان لێرەوە چالنجی هەردوو بەڕێزان لاهور شێخجەنگی بەرپرسی دەستگای زانیاری لە ئاژانسی پاراستن و زانیاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەوەی لە سلەیمانی هەمان هەڵمەت بەڕێوە ببە. هاوکات چالنجی بەڕێز فەرهاد ئەتروشیەکەم لە پارێزگاری دهۆک بۆ ئەوەی لە دهۆک هەمان پرۆسە بەڕێوە ببە.